سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد وەک دەڵێن خەریکە دەبێتە مەتەڵێک و ئیدی هەمووان بە دوای ئەوەدا دەگەڕێن کە وەڵامەکەی بدۆزنەوە بۆ چوون و شیکردنەوەی جیاواز ڕۆژانە لەبارەی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداوە لێرە و لەوێ دەبینین و دەبیستین ئاخۆ دواوادە بۆ ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد کەی دەبێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاکەی چاوەڕێی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بکەن. هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەیانەوێت یاخود پلانی نزیکان بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا چییە؟ ئەو جموجۆڵە سیاسی و سەربازیانەی کە لە شنگال و دەوروبەری دەکرێن هاوکات لەبارەی هەڵبژاردنەکانی داهات و عێراقیشەوە پێکەوە هەموو ئەمانە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم بەڕێز سالار مەحموود شارەزای سیاسی. سڵاو دەبێت کاک سالار، ئەم کاتت باش. دوایین زانیاری لە لای تۆچی هەیە لەبارەی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا؟ سڵاو هەموو کاتێکتان باش. بێگومان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە دۆسیەی گفتوگۆدا بەردەوامن و ئەو دۆسەیە تا ئێستا کە بەردەوامەوە ماوەیەکی زۆری خایەن. لەو ڕۆوە پێمان وایە هەردوو لا متمانیان لە نێوان یەکدانیە و عێراق دەیەوێت زۆرترین فشار بخاتە سەر هەرێمی کوردستان و زۆرترین داواکاریەکانی سەرباری داواکاریەکانی ڕابردووی بکە. هەرێمی کوردستانیش بە دڵنیاییەوە نایەوێت دۆسەی نەوت تەسلیمی حکوومەتی ئیتیحادی بکە و هەردوو لا چاوەڕێی زەمەنەکەن کە بارودۆخەکە بە یەک بەلایەکدا بکە. پێم وایە ڕێکنەکەوتن لە بەرژەوەندی نە عێراقە نە هەرێمی کوردستان و ڕێککەوتن لە بەرژەوەندی هەردوو لادایە. هەر لایەکیان مراهەنە لەسەر ڕێکنەکەوتن بکەن قازانج ناکەن. هەرێمی کوردستان بەدەر لەوەی کە ئێستاکە پێگەکەی وەکو پێویست نییە لە دوای ڕفراندۆمەوە، بەڵام پێگەیەکی دەستوری لە عێراقایە کورد نەتەوەیە کە حکوومەتێکی هەرێمی هەیە، کیانێکی دەستوری هەیە. بەم دەستچەمانەوە ناتوان ئیرادەی گەلی کوردستان بە تەواوەتی بخەن و هەرێمی کوردستانیش نابێ مراهەنە لەسەر دۆخی ئەمنی و ناسەقامگیری پەیوەندی سیاسی نێوان هێز عێراقیان بکات. لەگەڵ هەرێمی کوردستان دەستچەمانەوەیە لەبەر ئەوەی ململانی سیاسی هەیە، ڕەچاوی بنەماکانی دەستور و ئیستحقاقی خەڵکی کوردستان وەکو پێویست ناکرێت و هەرێمی کوردستانیش نایەوێت تێبگا کە ئەم واقعە تازەیە، واقعی پێش ڕیفراندۆم نییە و ئێمە لە ڕووی سیاسیەوە گەلی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی نێودەوڵەتیەوە پشتیوانەکانمان کەم بوون و هەموو لایەکیش ئەو ڕاستیە دەزانن کە ئەگەر هەرێمی کوردستان بیتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ئەو کاتە بەم جۆرە هەموو هەفتەیە گۆڤدی نادە بەغدا و نەک جاران لەگەڵ ڕئیسی جمهور و ڕئیسی حکوومەت کۆبوونەوە کە ئێستا لەگەڵ سەرۆکی لیژنەکانی پەرلەمان کۆبوونەوە کرێت کە ئەمە دەرخەری ئەوەیە کە وەکو پێویست پێگەی سیاسی هەرێمی کوردستان لە بەغدا بە بەهێزی نەماوە. باشە، بەشێک لە بەرپرسانی هەرێم بەردەوامەوە و دووبارەکەنەوە کە ئەوان نیازپاکی تەواویان بۆ ڕێکەوتن نیشانداوە ئەوە حکوومەتی عێراقە بە پێشێلکردنی دەستور ڕێگە بە ڕێکەوتن نایات. وی لە ڕاستیدا دەوڵەتی ئیتیحادی عێراق قەرزاری خەڵکی کوردستانە، نەک حکوومەتی هەرێمی کوردستان. واتە خەڵکی کوردستان لەم واقعە تازەی کە ئێستا ئەوانەی حکومەکەن لە بەغدا خەڵکی کوردستان فەزلی زۆری بەسەریانەوە هەیە. مەسەلەکەش بەداخەوە دوامەتاف چڕکرایەوە لە مەسەلەی بودجە و موچە و پارەیە. ئەگینا قەزەی کورد لە عێراقا قەزەیەکی نیشتیمانی نەتەوەیە، قەزەیەکی کەلتوریە، قەزەیەکە لە ڕەگ و ڕیشەوە بە ئاڵۆزی هاتووە کە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بەدەبوون نێرەتی ئێمە لە بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان دۆسیە استراتیژیەکانی تری بخستایەتە سەر باس و سەرمێزی گفتوگۆ بۆ ئەوەی ئەوان تێبگەن کە کورد نە جوگرافیاکەی، نە خاکی، نە خەڵکی، نە کانزای، نە ئاوی هیچی کەمتر نییە لە عێراق و ئەگەر ئیدارەیەکی باش هەبێت لە هەرێمی کوردستانەوە ئەسڵ ئێمە پێویستمان بە بودجەی عێراق نابوو. بەڵام بەداخەوە گەندەڵی بڕستی لە هەرێمی کوردستان بڕیوە و ناچاری کردین کە جارێکی تر اعتیماد بکەینەوە سەر بەغا. بەڵام بە دڵنیاییەوە دۆخی بەغا دۆخێکە خراپترە بێت لە هەرێمی کوردستان و اعتیمادیان لەسەر قەرزە. ئێستا کە وەزیری دارایی عێراق داوای 6 ملیارد دۆلاری تی قەرز کردووە بۆ ئەوەی بتوانێت موچەی پێ بدا و کاروباری ڕۆژانەی حکوومەت ڕاپەڕێنێ و لە ماوەی ڕابردووشدا جارێتتر قەرزیان کردوواتە بەبێ قەرزکردن عێراق ناتوانێت موچە بدا. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانیشە لا یەزال پێویستمان بە ئەوەیە کە لەو قەرزە حەسەیەک وەرگێ هەرێمی کوردستان بۆ بتوانێت موچەی خەڵکی کوردستانی پێ بدا. ئەمە
واقعێکی تاڵە بۆ هەردوو لا بتوانن بەڕێکەوتن تۆزێک لە دۆخەکە ئارام بکەنەوە باشە نەتوانن هەرکەس لە ماڵی خۆیدا هەردوو لا زەرەر دەکەن چونکە ئەوە تورکیا لەلایەک ئێران لەلایەک و ئیرادەی تریش لەلایەکی تر دەیانێتە دەخل لە کاروباری ناوخۆی عێراق بکەن و سامان و سەروەتی ئەم وڵاتە بە هەدەر بۆ خۆیان ببن کە دەیبن ڕاستە کە دەگوترێت هەرێم و بەغدا یاخود هەرێم و حکوومەتی عێراق هەردوو لایەن ناڕاستەوخۆ ڕێککەوتون لەسەر ئەوەی کە ڕێک نەکەون داواکاری هەردوو لا جۆرێک لە تعجیزی تێدایە و هەندێک لایەنیش بەرژەوەندیان لەوەدایە کە هەرێم و بەغدا ڕێک نەکەون تورکیا لەو وڵاتانەیە کە تەدەخلی ڕاستەوخۆکە هەردوو لا ڕێک نەکەون و ئێرانیش پێ لەناو معادلەی سیاسی لە وڵاتەکە دەوری هەیە بۆیە ڕێک نەکەوتن ئەوەندەی لە بەرژەوەندی ئەجندای دەرەوەیە ئەوەندە لە بەرژەوەندی ناوخۆ نییە و ڕێککەوتن لە بەرژەوەندی خەڵکە دەبێت هەموو لایەک هەوڵدەن بگەن بە ڕێککەوتن و ڕێککەوتن چارەسەرێکی باشە بەڵام بەداخەوە دۆخێک لە هەرێمی کوردستانیش دروست بووە پێیان وایە عێراق شامی شەریفە و عێراق دەتوانێت زۆر لە دۆسیەکان چارەسەرکە نەخێر عێراقیش بەرەبەر دۆسیە و گرفتەکان کاریگەری لەسەر ڕێک نەکەوتن هەیە بە دڵنیاییەوە دەستی دەرەکی لە هەموو کەیسەکانی سیاسی اقتصادی دیبلۆماسی عێراقدا هەیە بە مەسەلەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیشەوە بۆیە زۆر پێویستە هەرێمی کوردستان کۆدەنگیەک دروست بکە و یەک خیتابیەکی هاوبەش دروست بکە و دەست بکە بە چاکسازی لە ناوخۆی خۆیدا و بەڕاستی ڕوبەڕووی دیاردەکانی گەندەڵی بێتەوە ئەم هەموو ناڕێکی و نالەبارەی لە مەرزەکان هەیە چاکی بکە بۆ ئەوەی بتوانێت لە بەرامبەر حکوومەتی ئیتیحادیە بە قووەتەوە داکوکی لە داخوازەکانی خەڵکی کوردستان بکە ئەگەر ئەمە نەکا بێگومان داواکاری تری عێراق دێتە سەر ئەو داواکاریانی ئێستا سەربازی هەیە لەو ناوچەیە تورکیا بە ئاشکرا و نەیشاردووەتەوە لەوەی کە دەیەوێت ڕاستەوخۆ تەداخل لە شنگال بکات و وەک خۆیان دەڵێن گەریلاکانی پاکەکە لەو ناوچەیە دەربکات ئەمە تا چەند گرێدراوی بابەتی نێوان ڕێککەوتن یا ڕێک نەکەوتنی نێوان هەرێم و بەغدادا بەڵێ تورکیا ساڵانێکی زۆرە پێشێلکاری قانونی دەولیەکە لە سنوور بەزاندن و کوشتنی هاوڵاتی خەڵکی کوردستان و سووتاندنی ڕزوباخەکان و حکوومەتی عێراقی هەڵوێستی لە چوارچێوە بەیاننامە زیاتر ناچێتە دەرەوە و ئەم گرفتەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیدا هەیە تورکیا لە پراوێزەوەی بیقۆزێتەوە بێت پێگەی خۆی لە منتیقەی شنگالیش بەهێز بکاتچکە کۆمەڵێک مەعسکەراتی لە ناوچەی بادینان و نزیکی هەولێریش داناوە و دەیەوێت تەدەخلی ڕاستەوخۆ لە ململانەی سیاسی ناو خۆی عێراقیشدا بکات تورکیا بە تەبیعەت ئەمڕۆ لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕخنەیەکی زۆری لەسەر ئەگیرێ و سیاسەتی خارجی تورکیا سیاسەتێکی منهوڕانەیە ڕێز لە یاسای نێودەوڵەتی ناگرێ لە ناوچەی بەڵخان لە ناوچەی سەروی تورکیا لە تا بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئاگاتە خەریکە ئاگاتە ئەفریقاش تەدەخل لە ململانەی وڵاتان و کێشەی ناوخۆی وڵاتانەکە و هەرێمی کوردستانیش وەکو دراوسەی دەوڵەتی تورکیا ساڵانێکی زۆرە پێشەرکاری دەکات بەڵام حکوومەتی ئیتیحادی کە مەسئولە لە سیادەی ئەم وڵاتە لەسەر ئاسی نەتەوەی گرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و دەرەوە ڕۆڵێکی ئەوتۆی نییە کە بتوانێت پێشەکاریەکانی تورکیا ڕابگرێ شنگال بە سروش ڕۆڵێکی استراتیژی بۆ دەشتی نینەوە هەیە ڕۆڵێکی استراتیژی لە سنووری نێوان ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستان هەیە تورکیا دەیەوێت ئەو منتیقەیە کۆنتڕۆلکە بۆ ئەوەی سنووری نێوان ڕۆژاوای کوردستان و باش هەرێمی کوردستان داببڕێ کە ئەمە لە ڕووی عمقی سیاسی و نیشتیمانی و نەتەوەیەوە بۆ ئێمە مەترسێکی گەورەیە و لە هەمان کاتدا پێ ئەچێ ئیدارەی بایدن ئیدارەی نوێی ئەمریکا ئەمە وەکو تەپکەیەک بۆ تورکیا بنێنەوە کە تەدەخل بکە و دوایەوە سزای ئابووری بدەن چونکە تورکیا وەکو وتم لەسەر ئاستی دەرەوە ڕخنەیەکی زۆری لەسەر سیاسەتی و لە مانگی نۆڤەمبەری پار ساڵدا ئەو پەرلەمانی ئەوروپا بڕیاری سەرکۆنەکردنی سیاسەتی تورکیای داوە و لەسەر ئاستی وڵاتانی تریش ڕخنەیەکی زۆر لە تەدەخلی تورکیا بۆ دۆسەی ناوخۆی وڵاتانی وەکو لیبیا سووریا عێراق ئازەربایجان چوزانم کۆمەڵێک وڵاتی تر هەیە کە قوبرسی بەشە تورکیایەکەی و یۆنان و زۆر شوێنی تر لەو ڕۆوە ئێمە دراوسەیەکمان هەیە لە ڕاستیە دراوسەیەکی خراپە ئابووری خۆی هەرێمی کوردستان
چۆن دەتوانێت یاخود پێویستە چۆن مامەڵە لەناو هەموو ئەم هاوکێشە سیاسی و سەربازی و ئاڵۆزیانەیە بکە کە لە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق هەیە؟ هەرێمی کوردستان پێویستە ناوماڵی خۆی یەکخا و لە ڕێگەی عێراقەوە ڕوبەڕووی دەست تێوەردانە دەرەکیەکان ببێتەوە. بۆیە پێگەی بەغدا بۆ ئێمە وڵاتێکی گرنگترە تاوەکو تاران و ئەنقەرە، چونکە لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان بەشێکە لەم دەوڵەتە و هەر پێشێلکاریەک بۆ هەرێمی کوردستان دەبێت دەوڵەتی عێراقی ڕۆڵ و هەڵوێستی هەبێ بۆ ڕێگە لێگرتنی و کورد خۆشی لە ناوخۆی خۆیدا بگاتە تێگەیشتنێک کە ئەو تێگەیشتنە هەر کاتێک ئێمە پەرد بین کۆدەنگ نەبین دژمەکانی کورسودی لێ دەبینن. لە ئێستا بەغدا تا چەند دەتوانێت لانی کەم ڕێگر بێت لە هەیمەنی تورکیا لە هەرێمی کوردستان و عێراق؟ جاکێک لە مەترسیەکان ئەوەیە عێراق وەکو دەوڵەت هاوکار و دەستباری دەوڵەتی تورکیا بێ بۆ ئەو تەدەخولانی کە لەم ناوچەیە دەیکا و چونکە لە زۆر دۆسیێدا بەتابەتی لە بابەتی ڕێفراندۆم بینیمان ئێران و تورکیا و عێراق هەماهەنگ بوون لەوەی کە حەسری پێگەی هەرێمی کوردستان بکەن و بەرتەستی بکەنەوە. بۆیە ناکرێ هەرێم چیتر بکرێتە غەڵەتی استراتیژیەوە، چونکە ئەو وڵاتانە لە هیچ دۆخێکە دڵخۆش نین بە پێشکەوتنەکانی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن و ئەسڵەن تورکیا ڕاستەوخۆ دژی ئەزمموی هەرێمی کوردستانە وەکو خەوارەیەکی دەستوری و عێراقیش لە ڕاستیدا هەندێک لە سیاسەکانیان ڕاستەوخۆ بە نوێنەرەکانی ئێمەیان و تۆ توانە ئێوە بارن بەسەر عێراقەوە دەمانەوە بڕۆن و کاتێکیش کورد دەیەوێ هەنگاو بەرەو ئەوە بنێ گەلە کۆمەی نێودەوڵەتی لێ دەکەن. واتە ئێمە نەب مەسەلەی پێکەوەژیان ئەتوانین نە ئەتوانیش بە تەواوەتی لیان دابڕین، یعنی بین الحانەوەلمانە یعنی دۆخی کوردستان دۆخێکی زۆر زۆر ئاڵۆزە. بۆیە لەم ساتە وەختەی کە قەیرانێکی سەرپاگیر لە وڵاتەکەدا هەیە هەنگاوی یەکەم کلیلی یەکەم بۆ کەمترین تەسیری ئەو قەیرانانە لەسەر خەڵکی کوردستان هەبێ ئەوەیە ئەم هێزانە یەکدەنگ بن. ئەمانەی بەتابەتی لە ناو حکومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمان مشارکن ئێرادەیەکی فعلی دەست پێ بکەن بۆ چاکسازی. پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێتان وایە کورد دەتوانێت بۆ ئەم قۆناغە یەکدەنگ بێت؟ بە دڵنیاییەوە ئەگەر هەر لایەک کە مەسئولە لەم بارودۆخە خۆی بە دەربازکەس نەبینێ ئەوە هێزێکی سیاسی مەسئول نابێت. هێزی سیاسی مەسئول ئەوەیە لە قەیرانەکاندا دۆخی خەڵک بخوێنێتەوە و پرۆژێ هەبێ و سازشکە. بەتابەتی پارتی وێکێتی و گۆڕان دەبێ زۆر بە خێرایی حەلێکی ئانی بدۆزنەوە، چونکە لەمە زیاتر خەڵکی کوردستان بارودۆخی پێ قبول ناکرێت. دۆخی خەڵک زۆر زۆر خراپە و ئەوانەی لەناو خەڵکن دەزانن کە چ کارەساتێک لەناو خەڵک لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی نەفسی لە ڕووی پەروەردەی کەوتوێتەوە. کورد یەک ڕیز بێت یەکێتی گۆڕان سەرجەم هێز و لایەنە سیاسەکانی دیکە هەر هەموو پێکەوە بە یەک دەنگ هاوارەکەن داواکەن پێویستە هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یەکدەنگ بن، بەڵام هەر یەکدەنگ نین. کەواتە ئەوە چێ ئەبێ یەکدەنگ بێت لە کاتێک ئەمە خۆیان داوایەوەکە. ئەزانی چۆنە قسەی بابەتی یەکڕیزی بابەتێکی سیاسیە، ئەمە مەسەلە هەڵپەرکێ نییە بۆ نمونە بڵێ یەکڕیز بن. بابەتەکە ئەوەیە یەکڕیز بێ ئەوەی کە تۆ لە بەرژەوەندی حزبی خۆت خۆشبی بۆ بەرژەوەندی خەڵک، لە بەرژەوەندی تاکە کەسی خۆت خۆشبی بۆ بەرژەوەندی نیشتیمان، لە بەرژەوەندی ناوچەیی لێگەڕی بۆ بەرژەوەندی باڵای گەری کوردستان. ئێمە کاکە بە ملیۆنان خەڵک لە ناوچە کوردستانەکانی دەروێ هەرێم بەهۆی سیستەمی تعریب و تیرۆر و داعشەوە هێشتا دەناڵێنن و ئێمە نابێت لە مەسەلەیەدا تەماشاکەر بین و نوێنەرایەتی ئێمە لە بەغدا ئەبێ زۆر کورتتر بێ لەسەر سەحقاقاتی دەستوری ئێمە بۆ یەکلاکردنەوەی پرسی خاک و خەڵک و پێگەی پێشمەرگە لە ناو مؤسسەی ئەمنی و عسکەری کوردستاندا عێراقدا ئەبێ پێگەیەک بە خاوەن تەقدیر و ڕێز بێ و ئەمانە بکەینە دۆسەیەک. بابەتی جینۆساید گەلی کوردستان بە دنیا ناساندنی مەسەلەی ئێسک و کروسکەکانمان، مەسەلەی قەرەبووی قوربانیانی جینۆساید کە لە سای دەوڵەتی عێراقیە ئێمە بە سەدان هەزارمان بەس کوژراون، ئەمانە ببنە دۆسی سەرەکی. بابەتی ئاعترافکردن بە زانکۆکانی کوردستان، بابەتی گەنمی جووتیاران، کۆمەڵێک دۆسیەی تر کە دەیانن. بابەتی ئێمە تەنها نەبێتە مەسەلەی موچە، نەبێتە مەسەلەی پارە بابەتێکە ڕاستە بۆ ژیان پێویستە، بەڵام کاتێک کە تۆ ئیرادەیەکی ئینسانی بەهێزت هەبوو، ئیرادەیەکی سیاسی زانستیت هەبوو، ئیرادەیەکی دەستوری بە قوتت هەبوو، مەسەلەی مادە و ئەوانە بابەتێکی لاوەکین
لە تاریخی ململانەی کورد و عەرەبدا لە عێراقا ململانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان و دەوڵەتە یەک لە دوایەکانی عێراق و حکوومەت یەک لە دوایەکانی عێراق بابەتی پارە و مادە هیچ مەطرح نەبووە لە نێواندا هەرگیز کورد مەطلبی پارە نەبووە لەم چەند ساڵانەی دوایی لێگەڕێتەوە قەت داخوازی گەلی کوردستان داخوازی پارە و مادە نەبووە ئەوەندەی ئستحقاقاتی نیشتیمانی و نەتەوەیی و دیموکراسی و حکومڕانیەکی شەفاف و باش بووە حکومڕانیە کە لە خزمەتی خەڵک و بەژەوەندی باڵای گەلی کوردستان و عێراقیشدا بێن بۆیە دۆخەکە زۆر بچووکراوەتەوە بەرتەسکراوەتەوە هی ئەوەیە کورد تاوڵەکە هەڵگێڕێتەوە و دۆستیەکە هەڵگێڕێتەوە بۆ مەطالیبی تری نیشتیمانی و نەتەوەیی و کەمپینی دیبلۆماسی بکات لەسەر ئاستی نێودەوڵەتی لەو ڕۆوە ئەگەر قسەکە لەسەر بابەتی تەنها موسە و بوجە بێت لە ڕاستیدا بۆ ئێمە قورسر ئەکەوێتەوە و ئەوان فشاری زۆرتر لەسەر ئێمەکەن چونکە لە ڕاستیدا لەبەر ئەوەی لای ئێمە لەسەر پرسی نەوت هەناردەکردنی دەرهێنانی فرۆشتنی شەفافیت ڕەشاو نەکراوە و ینی بە هەردەردانێکی زۆر هەبووە تەنانەت لە ڕووی نرخیشەوە ببینە نرخی نەوتی کوردستان لەسەر ئاستی نەوتی جیهاندا هەرزانترینە بەڵام وەکو کواڵیتی نەوتی کوردستان باشترین جۆری نەوتە لە جیهاندا پۆستت لە تۆڕی کۆمەڵایەتی بازدەوە دەکەیت کە لە ئێستا تورکیا دەیەوێت کێشە و ململانی و ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا بکاتە هەلێک بۆ تەداخلی زیاتر ئەمەی تۆ وتوتە زانیاریەت یاخود تەنیا خوێندنەوەیەکی دۆخەکەیە بەڵێ مەسەلەکە پێوەستە بەوەی کە تورکیا قەڵسە بەبوونی پەکەکە لە کوردستانی عێراق و بوونی پەکەکە لە کوردستانی عێراق بەدەرە لە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان ناوچەیەکی سەختی دژواری سنوورە لە نێوان عێراق و تورکیا و ئێراندا و تورکیاش وڵاتێکە نایەوێت بە شێوەیەکی مەدەنی و دیموکراسی لە ڕێگەی پەرلەمانەوە کێشەی گەلی کورد چارەسەر بکە و داخوازی ئێمە ئەوەیە کە تورکیا دۆسیەی ئاشتی لە تورکیا بکاتەوە و ئەو پەرلەمانتارانەی و سەرۆکی حیزبەکان و سەرۆکی شارەوانیەکان ئازاد بکە و هەنگاوێکی ئاشتی و مەدەنی بگرنەبەر بۆ چارەسەرکردنی ڕەوایەتی مەسەلەی کورد کە زیاتر لە 23 ملیۆن هاوڵاتی تورکین و چارەسەری کێشەکانیان بکە ئەو کاتە کێشەی خۆیان لە تورکیا چارەسەر بکەن و گێچەڵ بە هەرێمی کوردستان نەگێڕن و دەبێت دەیەوێت تەداخلی زیاتر لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بکات تورکیا بەڕاستی هاتووەتە ناوە وەکوتم ئەمە زانیاریە یاخود تەنیا خوێندنەوەیە نامەسەلەکە زانیاریە علاقەی بەوە هەیە کە تورکیا ساڵ بە ساڵ لە وەرزی بەهاردا مانۆڕی سەربازی دەست پێەکە و لە ڕووی مەیدانیەوە جموجڵ دەست پێەکە و ئەمە بۆ هەرێمی کوردستان و بۆ پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیا خراپە و داواکەین دەوڵەتی عێراق هەڵوێستی ڕاشکاوی هەبێت کە سەروەری خاک و ئاسمانی هەرێمی کوردستان پارێزراو بێ و هەرێمی کوردستان دڵخوازە بەوەی کە پرۆسەی ئاشتی لە نێوان گەلی کورد و دەوڵەتی تورکیا لە باکووری کوردستان و لە تورکیا بکەوێتە سەر سکەی خۆی و کۆتایی بە گرژیەکان بهێنرێ هەرێمی کوردستان چۆن موقعێکی دەستوری لە عێراقدا هەیە کوردیش لە ناو دەوڵەتی تورکیادا پێگەیەکی دەستوری هەبێ ئەو کاتە تورک و کورد لە تورکیا دەتوانن ژیانێکی باشتر لە ئێستاکە دابین بکەن بۆ گەلەکانیان و بۆ وڵاتەکەیان هەڵبژاردنەکانی عێراقەوە بۆ چوونت بزانم دوای ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە دواخرا لە وادەی کە پێشتر بۆی دانا پێتان وایە عێراق لەبارە بۆ ئەوی کە لە وادەی کە ئێستا بۆی دیاری کراوە هەڵبژاردن بەڕێوە بچێت هیوادارم لە دەیدا هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەگەر هەڵبژاردن دوا بخرێ زیاتر قەیرانەکان زۆرتر دەبن چکە مانگی تشرین مانگی بیرت نەچێ مانگی خۆپشاندانەکانی تەحریر و شەقامەکانەوە پێم وانە شەقامی عێراقی ڕازی بێ لەوە زیاتر تەخیر ببێ و هەڵبژاردن پێویستە لە کاتی خۆیدا بکرێ و زۆر لە سمعی دەوڵەت و حکوومەت بە تایبەتی حکوومەتی کاڵزمی ئەکەوێت ئەگەر هەڵبژاردنەکە جارێکی تر لە هاوکێشە سیاسیەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان گۆڕانکاریان بەسەرایەت بەڵێ بە دڵنیاییەوە کۆمەڵێک هێزی تەقلیدی لە عێراق کۆمەڵێک کەسایەتی تەقلیدی لە عێراق زۆر پاشەکشاکەن دۆخێکی نوێ لە عێراق هاتۆتە پێشەوە بە تایبەتی دوای ڕاپەڕینی تشرین کە زیاتر لە 800 کەس شەهید بووە زیاتر لە 20,000 برینداریان هەبووە و ئێستاکە شەقامەکان جمەی دێ لە ناڕەزایەتی و کۆمەڵە کارکتەری
سەرشەقام دەرکەوتون و کۆمەڵێکنەوەی نوێی سیاسی لە عێراقدا دەرکەوتون ئەوانە لە هەڵبژاردنەکانە شانسیان نەبێ دێنە پەرلەمان لە عراقی دوای هەڵبژاردنەکە. من خوازیارم کورد لە ناو خۆیدا لە پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دهۆک و گەرمیان ململانەیەکی مەدەنی دیموکراسی بکەن بەڵام لە ناوچە کوردستانیەکان ئەگەر لیستی هاوبەشیان نەبێتە کاندیدی هاوبەشیان نەبێ کورد زیانێکی گەورەکە. ڕاستە ئێمە پێویستمان بەوەی ژمارەیەکی زۆرتر پەرلەمانتار بنێن لە عێراق بەڵام دۆخی عێراق لە ئێستادا بەرامبەر بە کورد ئەوان وەکو کورد لە سەیری ئێمە ناکەن لە ڕووی ژمارەوە سیر دەکەن واتە بە دەنگی زۆرینە و کەمینە ئەوان تەبریری یاسایی ئەهێننەوە نەک مەسەلەی سیاسی بۆیە گرنگە کورد لەم بارودۆخەدا سەرباری ینی پەرەپێدانی ململانەی سیاسی لە ناو خۆیدا لە بەشێک لە کوردستان کە ناوچە دابڕاوەکاندا کاندیدی هاوبەشیان هەبێ بۆ ئەوەی بتوانن زۆرترین عەدەد دابین کە چکە ئێمە لە دوای ڕیفراندۆمەوە ڕاستەوخۆ لە ململانەیەکی خەڵکی شاین لەگەڵ تورکمان و عەرەب و بەشێک لەوانەی کە لە ڕێگەی حەشدی شعبیەوە دەیانێت نفوز لە ناوچە کوردستانیەکانی دەروی هەرێم پەیدا بکەن. ئەمە پێگەی بۆ یەک ڕێزی و یەک دەنگی بۆ کورد ئەگەمە طبعاً وەکو دوا پرسیار وەرگری سوپاس دەکەم کورد دەتوانێت بۆ هەڵبژاردننی داهاتۆ دروستی بکات؟ مستحیل نییە زەحمەت نییە چکە لە بەرچاوە ئەگەر هەموو لایەنەکان بۆ نمونە یەکێتی و پارتی و گۆڕان و ئیسلامیەکان لە کەرکووک هەرێکە بە لیستی جیا ململانێ بکەن بێگومان تورکمان و عەرەبەکان زۆرتر استیفادەکەن چونکە چەند بازنەیەکە ئەگەر ڕێک بکەون ئەمە بۆ شنگالیش ڕاستە بۆ دەشتی نینەوە و مووسڵیش ڕاستە بۆ دووزیش ڕاستە بۆ خانەقینیش ڕاستە بۆ ناو بەغداش ڕاستە کە گرنگە کورد کاندیدی هەبێ و کاندیدی هاوبەشیان هەبێت لە دەرەوەی هەرێمی کوردستان کورد ئەگەر کۆدەنگی هەبێ دەتوانێت سوود لە پرۆسەی دەنگدانەکە وەربگرێت چونکە سیستەمی هەڵبژاردنەکە سیستەمی فەردیە و فایزی ئەخوا ئەیباتەوە کێ دۆستترین دەنگ بێنێ و دوای ئەوە دووەم دوای ئەوە سێم بەو جۆرەیە بەلیست نییە لەو ڕۆوە پێویستەکە شارەزایانی ئەوانی لەناو حیزبەکانن زۆر بەوردی دراسی قانونی هەڵبژاردنکەن ئەم قانونە جیاوازترە لە قانونی پێشتر میکانیزمی هەڵبژاردن و دەستنیشانکردنی کاندیدیش بێگومان جیاوازتر دەبێت هەر ناوچەیەک خصوصیەتی خۆی هەیە واتە هەر بازنەیەکی انتخابی خصوصیەتی خۆی هەیە ئەبێت لەسەر مەبنای دراسەکردن کاندید دیاری بکرێت جۆرنەتی حملەی هەڵبژاردن دیاری بکە بۆ چۆنەتی هاوپەیمانێتیکردن لە نێوان لایەنەکانشدا دیاری بکرێت. زۆر سوپاس بەڕێز سالار مەحموود شارەزای سیاسی سوپاس کە لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز ئێوەش شاد بن خواتان لەگەڵ بێت.